سەبارەت بە ئەو جلەی کە ئینسانی مسلمان نوێژی پێوە دەکا پیاوان کە نوێژی پێوە دەکەن مەرجە داپۆشەری عەورەت بێ سەتری عەورەتکە سەتری عەورەتی پیاو لە ناوکەوە تاوەکو ئەژنۆی و سەرشانەکانیشی باشتر وایە کە دای پۆشێ شانی ڕوود نەبێت لە کاتی نوێژدا ئایا بە ئەوەی کە پێی دەڵێن سێ چارەجی سێ ڕوبعی ئەگەر بەوە ئینسان نوێژکە نوێژی دروستە ئینشاءڵڵا هیچ کێشە نییە بەڵام لەبیرمان نەچێ خوای گەورە دەفەرمێ خذوا زینەتەکم عند كل صلاة يعني عند كل مسجد لە هەموو بۆ مەسجد کە زانایان دەفەرمە بەس پێی نوێژە جا لە مزگەوت نوێژەکەت بکەی یا لە ماڵەوە بیکەی ئەوە باشتر وایە خوای گەورە ئەمری کردووە کە ئێمە زینەت و جوانی واتە پۆشاکێکی جوان لەبەرکەیت یعنی کە تۆ ئێستا بڵێن ڕئیسێک مەسئولێکی گەورە هاتووە تۆ مقابلەی دەکەیت ئایا بە سێ ڕوبعی بە سێ چارەجیەوە دەچیت پێشوازی لێ بکەیت نا ئەی چۆن لەگەڵ خوای خۆت کە مقابلەی دەکەی بە سێ ڕوبعی دەیکەیت بە سێ ڕوبعی نایکەیت نابێ بیکەیت ئەمما کە کردت نوێژەکە دروستە براکەم نوێژەکە دروستە ئینشاءڵڵا چونکە سەتری عەورەت کردووە